تا ئێستا هیچ بڕیار و هەواڵێکی فەرمی لە حکوومەتی عێراقەوە نییە کە کەی و چۆن موچە دەگاتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەمە ڕەوشی موچەخۆرانی زیاتر خراپ کردووە و حاڵەتی دڵەڕاوکەی لێکەوتوتەوە. بەردەوامبوونی قەیرانەدارایەکەی هەرێم و گیرفان بەتاڵی خەڵک گەیشتوتە ڕادەیەک. جامی دان بە خۆداگرتنیش لە پڕبوون نزیک بۆتەوە. يعني ئێمە تاکەی چاوەڕێ بکەین هەم يعني خەڵک پڕە مامۆستایان فەرمانبەران هەموو پڕە لە مۆزعە ئەوان ململانەیەکی بینی خۆیان هەیە کە لایەنە سیاسیەکان بەسەر ئێمە شکێنراوەتەوە بەسەر فەرمانبەران بەسەر مامۆستایان شکێنراوەتەوە ئەوتراکەوە عەبادی موچە ئەنێرێ و موچە وا ئەکەین و وا ئەکەین کەوتە ئەوەتە کاڵۆ بۆتەوە ئەو شانە هەمووی کاڵۆ بۆتەوە لە بینی خۆیانە. يعني ئێمە تاکەی چاوەڕێ بکەین. ئێمە داوامان وایە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بگەینە تەوافقێکی ڕێککەوتنێ بە زووترین کات موچەی فەرمانبەرانی کوردستان بێت چەتر خەڵک تحملی ئەم وەزع ناکات لە بەرەوەی زۆری خایەنەوە موچەخۆران هین وایەوە ئەوە 3 مانگە ڕاتبی وەرنەگرە پێشمەرگایە 3 مانگە موچەی وەرنەگردا. بە پێی زانیاریەکانی کورتسات نیوز هیچ وادەیەک دیاری نەکراوە کە ناوەند موچەی فەرمانبەرانی هەرێم ڕەوانە بکات. ئەوەی هەیە ڕادەستکردنی داهاتی نەوت و فڕۆکەخانە و دەواازە سنووریەکان کراوەتە مەرجی پێشوەخت. ئەمە بەلای شەقامی کوردستانەوە ململانەی سیاسیە و بەسەر موچەخۆراندا دەیشکێننەوە. ئەو ملانە سیاسیانەی کە ئێستا دروست بۆ نێوان هەرێم و بەغدا بەڕاستی هەرباوا بڵێن تااقەت فروکێنەرن و وایان کردووە میلەت هیچ متمانەیەکی نە بەو لاماوە نە بەم لاماوە و ئەمەش کاریگەری زیاترە خاتە سەر خەڵک و قەیرانەکان زیاتر قوڵەکە و جگە لە قەیرانی دارایی قەیرانی ینی فکریش لای خەڵک دروستەکە و وەزعێکی زۆر نالەبەر لەو خەڵکا دروستەکە. ئەم پێم وایە قەیرانەکان زیاتر بەرەو زیادبوونەڕوە بۆ داهات و قەیرانەکان قوڵتر و سەخترە بن بۆ میلەت. درێژە کێشانی ئەم بارودۆخە بۆ هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێم لێکەوتە نەرێنیەکانی زۆرتر دەکات. فەرمانبەران کە ئومێدیان بەداهات و موچەکەی هەرێم بڕاوە چاوی چاوەڕوانیشان لە دەرگاکەی حکوومەتی ناوەند کەس بووەتەوە و تێگەیشتون کە کەس خەمی خەڵکی نییە. سامان کەریم کورتسات نیوز کفری.